خۆشحاڵم کە لە دووەم ئێوارەی یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە شاری سلێمانی لەگەڵەوەی ئەرز و خۆشەویست بەردەوامن. بێگومان وەکو ئاماژەم پێکرد کە ئەم فستیڤاڵە بە دروشمی ڕەژنەبارانی وشە لە یادەوەری دنیادا دەمانژێنێتەوە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت و تیایدا دەیان نووسەر و ئەدیب و گەورە شاعیر و کەسایەتی دیاری نێو بواری ئەدەب لە نێو ئەم فستیڤاڵە بەشدارن. جگە لە کوردستانی گەورە چەندین نووسەری دیاریش لە تاراوگەوە جارێکی تر بە خۆشحاڵیەوە بەشدارن لە نێو فستیڤاڵەکەیە و جێپەنجەی خۆیان دیاریەکەن. بێگومان چەندین گفتوگۆی کراوە و چەندین چالاکی زۆر جۆرا و جۆر بەڕێوە ئاچێت و بە خۆشحاڵیەوە لەمڕۆدا لە کاتژمێر دەی سەر لە بەیانی پانەڵێک بەڕێوە چوو یاخود بڵێن دیدارێک لەژێر ناونشانی یەکێک لە کەسایەتیە هەرە دیارەکانی نێو بواری ئەدەب ئەویش مامۆستا محەممەد موکریە کە دیارە بۆ لێکۆڵینەوەی ڕۆمان بوو و یەکێک لەو دیدارانەی تریش کە سەر لە ئێواری ئەمڕۆ بەڕێوە چوو دیداری ئەحلام مەنسوورە بۆ لێکۆڵینەوەی چیرۆک یەکێک لەو کەسایەتیانی کە لە نێو دیدارەکە گفتوگۆی هەبوو و گفتوگۆیەکی کراوە لە نێوان بەڕێزیان و چەندین نووسەری تر و وارووا میوانەکانیشە بە ئەنجام گەیەنراویش زۆر بەڕێز دکتۆر کاوە دەستوورە کە بەڕێزیان نووسەرن وارووا وەرگەڕن وارووا مامۆستای زانکۆن و ئێستا لە لای من میوانن. دکتۆر گیان سڵاو لێبێم کاتت باش بێت. زۆر سپاس بۆ تۆ. بیرۆکەی دروستبوون یاخود ئامادەسازی و ئامادەکردنی یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە شاری سلێمانی بۆ نووسەران و ئەدیبان و مامۆستانی زانکۆ ئەوانش کە خۆیان نووسەرن چیەگەیەنە؟ وڵای وەکو جناب و تۆ ئاماژەی زۆر زۆرەگەیەنە. ئاماژەکە ئەوەیە پێشە شتێک مناسبێکی تر دروستە بێ بۆ ئەوەی نووسەران یعنی مەجال ببێت ئەو ئیشانی کە کردویانە لەوێ پێشکەشی بکەن دوایی بە حکمی ئەوەش نێودەوڵەتیە مەجالێکی شەبێت بۆ ئەوەی ئەوانەی کە لە دەروی وڵاتن ئەوانیش بەشدار بن و زائدن ئەو کەسانش کە کورد نین و حەزیان لە توێژینەوەی بوارەکانی کورد و کوردستان ناسیە ئەوانیش بەشدار بن. بۆیە ینی شتی لەم بابەتە زۆر دڵخۆشکەرە بەڕاستی هەموو ناتوان بڵێم هەمووی بەڵام زۆربەی مامۆستایان ینی تا مەزرۆن و ئەمڕۆژ بینیتانیانی بەشکی باشیان بەشدار بوون. ئەمڕۆ دووەم ڕۆژی فستیڤاڵەکە بوو دوو ڕۆژە بەڕێزیش لێرە خۆشحاڵیەوە ئامادەی تا ئێستا فستیڤاڵەکە چۆن ئەبینی؟ بێگومان ئەمە یەکەم فستیڤاڵە و زۆرێک لە نووسەرانی غەیری کوردی ژۆک خۆت ئاماژە بێ ئاماژە بۆکەن کە یەکەم فستیڤاڵ هەمیشە لە ئامادەسازیە کەمێک لەوانەیە تەنگەشە هەندێک گیر و گرفت هەندێک کەم و کوڕی هەبێ بەڵام ئەوەی تۆ تا ئێستا بینی چۆن بۆ کوردستان؟ بەعام زۆر باش بوو ینی جەوێکی خۆش دروست بوو بۆ ئەوەی نووسەر لە پارچەکانی کەوە بێن لەگەڵ نووسەرانی هەرێمی کوردستان ئاشنا بن هەروەها میوانانی ئەجنەبیش تر کەم و کوڕی هەر هەیە ینی بۆ نمونە ئەکرا هەندێشت وایە بەڵام خۆشمان نەزانین لەم سەردەما ئەوانە ینی شتی پرفێکت هەر تۆزە زەحمەتە بەڵام بەجددی ینی شتەکە زۆر جوان بوو هەمویان ینی زۆر خۆشحاڵ بوون بەوەی کە جەوێکی وا دروست بووە پێکەوان چونکە کاتی فستیڤاڵەکە بۆ خۆی جیایە دەروی فستیڤاڵەکەش زۆر گرنگە دەروی فستیڤاڵەکە ینی بۆ نمونە دوێنێشەوە تا سعات 12 هەر زۆرینەی ئەو مامۆستا و نووسەرانە پێکەوە ینی مناقەشیان کردووە و ئیتر و تەنها لە بەرەوەی کە ڕۆژی دوایەوە کە ئیکردە ئەمڕۆ بە ئەشێ ئامادە بووینایە خەڵگیانی تەواوی کردەگینە هەر تا مەزرۆ بوون بەردەوام بن ئەوە دەستکەوتێکی زۆر گەورەیە. جارێکی تر کۆبوونەوەی گەورە نووسەرانی کورد و نووسەرانی کە تازە دەست ئێنە قەڵەم و ئەنووسن و ئەم کۆبوونەوەیش تا چەند بەڕای تۆ گرنگە لەوانەیە تۆ نووسەرێکی زۆر با بڵین بە ئەزمون نەبیت بەڵام لەوانەیە نووسەرێکی سەرەتاژ نەبی بەڵام خاوەنی چەندین کتێب و چەندین بڵاوکراوەی خۆتی تۆ لەوزەم لە ناوەڕاستی نووسەرانیت بێگومان ئەم هەماهەنگیە چۆنە بۆ نمونە تۆ خۆت نووسەرانی گەورە نووسەران ئەبینیت لێرە نووسەرانی دەستپێک ئەبینیت و ئەم کۆکردنەوەیە و ئەم دروستکردنی کەشە بۆ نووسەران چۆنە؟ وەڵا زۆر خۆشە لایەکەوە چونکە ئەوانی کە جیلی تازن هەوڵیان خۆیان بێنە پێشەوە بە شەرمێکەوە و بە حەزەرەوە ئەوانش کە جیلی کۆنن تەبعەن هەموو کاتێک جێگەی ڕێزدن ئیتر وەکو ئێوە ئەوش ناو فەرمووی ئەمەش لەو بینە حەڵقەی وەسەتی نەزانی چونکە کەسێک هەیە لەوانەیە توزانم 25 ساڵ تەمەنی بوو بێت یا تۆزێک کەمتر زیاتر ئەوانە لەوانێ هەر ڕووشینێ لەگەڵ مامۆسایەکی گەورە قسەکەی ترێمە و حەڵقەیە دروستەکەین و ئەرێ ئەوە یەکێک لە شتە باشەکان بوو تەبعەن ینی کەسێکی گەنج کە دێت لەوانەیە شتەکەی ئەوە نەپوخت نەبێ بەڵام بە حکمی ئەوەی ئەو ئاڵوگۆڕ ئەدەبیە دروستە بێت هەم ئەوان ئیسفادەکەن هەم جیلی تازەش
بەڕاستی ئەتوانێت خۆی زیاتر ئامادە بکە بۆ قۆناغەکانی داهاتوو. ئەو کاتی پەیوەندیان پێوە کردی بوو کە لە دیداری ئەحلام منسوور بۆ لێکۆڵینەوەی چیرۆک بەشدار بیت ڕابۆچوونی چی بوو لەسەر دیدارەکە لە دەست پێکەوە مەبەستم لەوەیە بگومان هەر نووسەرێک ڕابۆچوونی خۆی ئەبێ لەسەر هەر دیدارێک و لەسەر هەر بابەتێک. وەڵام من لەسەر تاوە ڕبزم کردەوە چونکە ینی وتم چونکە ئەگەر فستیواڵی ئەدەب بێ و ئەوانە ینی هیچ لاقێ بە منۆ نێت چونکە من ئەسڵەن ئەخساسم ئەدەب نیە وتیان نەوەڵێ ئەمساڵ بە تەماین بە شێوەیەکی تر بێ و ئەو شێوەیە کە پردێک بێت لە نێوان ئەدەب و بوارە معرفیەکانی کە بگومان بەرەزل لە بواری فەلسەفەیە بەڵێ ئیشم لە بواری فەلسەفە و کۆمەڵاسیایە دواتر ئێتر وتم ئەگەر وابێ حتمم بە خۆشحاڵیەوە چونکە ینی فەیلسوفان کە پێکۆ دانیشتن قسەی خۆیان نەکردن و لەوانەیە هەر خۆیان لە خۆیان تێبگەن بەڵام خۆشەوەی تۆ لە شوێنێ قسەیە بکەیت کە ئەن خەڵکی کەش بتوانێت ئیسفادەی لێ بکات و دواتر حتما لەوانیش ئەتوانیشت فێربی و هەموو کاتێک بیرۆکە ئەمنەوە ئەشتانە لەمەوە ینی بتوانین ئیسفادە بەیەک بگەین و بەڕاستیش لەمڕۆ فستیواڵ زۆر سەرکەوتوو بووە چونکە بۆ نمونە بینیت لە دیداری چیرۆکە ینی من لە ڕوانگە لە منتەڵەقە فەلسەفیەکەی و باسیەکەمەوە لە منتەڵەقە ئەدەبیەکەی و باسی ئەەکەن و تەبعاً ئەمە ینی ئیسفادەی دوولایانی تایە لە ڕاستیەوە. دروستکردنی دیدارەکە بۆ دکتۆر کاوە تا چەند گرنگ بوو بێگومان بینەرێکی زۆر لێرە ئەوەی کە من ئامادە بووم گفتوگۆی ڕاستە و خۆش هەبوو کە ئەمە بێگومان 2 ڕۆژە بەم شێوەیە بەردەوامە بەیانیان و ئێوارەش لە دوو کاتی جیاوازە بەڵام بۆ دکتۆر کاوە خۆی کە لە بواری فەلسەفە ئەنووسێت و بێگومان چەندین ئەدیب و نووسەری زۆر دیار و هەروەها زۆر بە ئەزممویش لێرە بوون ئەم گفتوگۆ کراوانە بۆ تۆ نووسەر تا چەند گرنگ بوو؟ بۆ من گرنگ بوو لەو ڕووەوە ینی من ئەو ئیشەی کە ئەمڕۆ پێشکەشم کرد ینی تەطبیقێکی فکری فەلسەفی بوو لە ئەدەبیاتەوە لە هەمان کاتە ئاماژەدان بوو بەو ڕوو ئەدەبیە لە ڕوانگەیەکی فکریەوە و لە هەمان کاتیشە خوێندنەوەیکی ئەستا بوو یا خوێندنەوەیکی سەردەمی خۆمان بوو بەو شێوەیە لەو ڕۆ بەڕاستی بۆ من ئەوەی کە زۆر سەرنجڕاکێش بوو ئەوە بوو ئەو تێبینیە زۆرە بوو ئەو حەزە بوو و هەموو کاتێک کە باسی فەلسەفەکەی لەوانەیە زۆر کەس لێ بترسێ بڵێت فەلسەفە ئەوانە بەس کە بینیمە و هەموو تێبینی هەیە و هەموو حەزە و ئەوانە من وتم شکر لە دڵی خۆماوتم شکر سەرکەوتوو بمەها ینی شتێکە باشە دکتۆر جگە لە کاری نووسین بگومان ئەزانین کاری وەرگەڕانی شەکەی لە زمانی فەڕەنسیەوە بۆ زمانی کوردی ئەی بۆ ئەو بەهرەی کە زمانی فەڕەنسی بە باشی ئەزانی ئەو هەلە ناقۆزیتەوە بەشێک لە نووسینە کوردیەکان یاخود شیعرە کوردیەکان یاخود ڕۆمانە کوردیەکان وەربگەڕیتە سەر زمانی فەڕەنسی و بڵاوی بکەیتەوە چونکە بەڕاستی یەکێک لەو خاڵانەی کە زۆر گرنگ بوو لەنێو فستیڤالەکە ئەوەیە کە لەلایەن یونسکۆ بە هەوڵی کۆمەڵێک کەسایەتی توانرا کە شاری سلێمانی بە شاری ئەدەب بناسرێنێت بزانین ئەوە یەکەم پرسیارێکی زۆر جوانە فستیڤالەکە وەڵا بۆ چەند هۆکارێک گەڕێتەوە هۆکاری یەکەمیان ینی کاتە وەڵام هۆکاری دووەمەوەیە دەستگایەکی وەرگێڕانی باش نییە کە ینی دەمی وەرگێڕانی باش بکات بۆ نمونە من بەرهەمێک لە فەڕەنسی ئەەکەم بە کوردی کاتێکی زۆرە باش وەرگێڕان کۆمەڵێک بنەمای زۆر تایبەتی خۆی هەیە و پێچەوانەکەشی هەر هەیە کاتێکی زۆر ئەبات بەڵام ئەگەر نەبێت ینی تۆ ئەڵێت ئەم ئیشە بۆ کوێ بکەم یا بۆ چی بکەم ینی مەرجیشە تۆ ئیشەکەکەیت وەکو هینێک وایە ینی مەسەڵەن وەکو کورسیەک وایە دارتاشەکەی کات بەڵام ئەم کورسی دروست کرد دوای کەس لە سەری دانەنیشە ناخۆش بەڵام ئەم هەوڵی تۆش لەوانەیە زۆر گرنگ بۆ بۆی کە تۆ زمانێکی بڵێن جیاوازتر ئەزانیت و ئەتوانی بێگومان ینی چاپڵێ بە دوو بەدەیەک دەست لێ نارێ بە دوو دەست لێرێت ینی دەسەکەی کە ئێمین ئامادەین ئەو دەسەکەی کەشی ینی بۆ هیواین ئەم فستیڤالە دەستپێکێک بێت من ئەمڕۆ نەگەم ڕۆژی پێشوش هەر بینیمان لەناو تێبینیەکانە زۆر کەس بوو بەڕاستی ئەو مداخلەیان هەبوو ئەو تێبینیان هەبوو کە سەرورەتێکەوە لە ڕاستیشا وایە ینی ئەو شتێکی ئەمڕۆ ئێمە لەسەر مەسەلەی ویژدان و ئەحمەد موختار جاف ئاماژەمان پێ ئەوە ئەهێنێت کە حتمما وەربگێڕێتە سەر زمانێکی تر و من لە ڕاستیە بەشێک لەو شتێکە کردومە بە زمانی ئینگلیزیش کردومە و لە گۆڤاری باشیش بڵاو بووەتەوە بەڵام خۆشیشە خوێنەرێکی بەریتانیا فەڕەنسی ئەم شتە بە ینی ئەسڵی چیرۆکەکەش بە فەڕەنسیە بە ئینگلیزی ببینێ ئەوە حتمما
دکتۆر گیان ئەگەر پامەکەت مابێت لە کۆتایی سپاس بۆ ئێوە بۆ بینەرانتان لە خزمەتە. زۆر سپاس بۆ تۆ، زۆر سپاس بۆ دکتۆر کاوە دەستوران و سەر و وەرگێڕ و مامۆستای زانکۆ کامڕۆ لە دیداری ئەحلام مەنسوور بۆ لێکۆڵینەوەی چیرۆک بەشدار بوو لەژێر ناونیشانی ویژدان پرسێک لە سەرووی پرسە ئاکاریەکان مەسەلەی ویژدانی ئەحمەد موختار و شایەتێکی گەورە. دکتۆر گیان دووبارە بەخێر بێ، خۆشحاڵ بووم. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ تۆ. بەڵێ ئازانی ئەمە بەردەوامە بم لەگەڵتان، بێگومان وەکو ئاماژەم پێ کردووە کە فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە شاری سلێمانی بێگومان بەڕێواچێت و فستیڤاڵەکە دەیان نووسەر و کەسایەتی دیاری نێو بواری ئەدەب هەم لە باشووری کوردستان و هەم لە چوارپارچەی کوردستان بە خۆشحاڵیەوە بەشێک لەو نووسەرانەش کە لە نێو چاراگۆ لە وڵاتانی ئەوروپا ژین بە خۆشحاڵەوە بەشێکیان لە ڕێی داتاشۆ و لە ڕێی سکایپەوە لە نێو فستیڤاڵەکە بەشداریان هەیە و بەشێکتریان بە خۆشحاڵیەوە تەشریفیان هێناوە بە نێو شاری سلێمانی و بەشدارن لەگەڵمانە. بێگومان ئەوەی کامێ ئاماژەی پێ بکەم بە خۆشحاڵیەوە چەندین دیداری زۆر تایبەت لەژێر ناونیشانی بەشێک لە کەسایەتیە دیارەکان کە لە هەر بوارێکی ئەدەبە لە نێو کوردستانە بێگومان توانیوانەکە جێپەنجەیان هەبێت، بەڵام بەداخەوە لە ئێستا لە ژیانان نەماون ئەبینین کە هەریەکەیان بێگومان چەندین دیدار بەڕێوە چووە و چەندین کەسایەتی زۆر تایبەتیش لە نێو ئەم دیدارانەیە بوونیان هەیە. ئەجمەلا یەکێکی تر لەو کەسایەتیانەی کە نووسەرن و بێگومانێکێکن لەو کەسانەی کە لە نێو کوردستانی باشووریشە ناوێکی زۆر دیارن، ئەویش زۆر بەڕێز کاگدریز عەلیە کە بەڕێزیان نووسەرن و ئەمڕۆ دیداری محەممەد موکری بۆ لێکۆڵینەوەی ڕۆمانیان لە نێو یەکەمین فستیڤاڵ نێودەوڵەتی ئەدەبە بەڕێوە بێت. کاگدری سڵاو لێ بێم، کاتت باش بێت. زۆر سپاس بۆ تۆ. زۆر سپاس کاگدریس. بەڕێوەبردننی دیداری محەممەد موکری بۆ لێکۆڵینەوەی ڕۆمان ئەمڕۆ بێگومان زۆر بە باشی بەڕێوە چوو. پێم خۆشە بزانم بڵین لێکۆڵینەوەی ڕۆمان لە نێو فستیڤاڵێکی نێودەوڵەتی ئەدەبە تا چەند بۆ ئێوە گرنگە کە خۆتان نووسن و ڕۆمانە نووسن؟ لە ڕاستیا بۆ من لە دوو لایەنەوەجێ خۆشحاڵی بوو. لایەنیشانەوە بوو کە دیدارەکە بە ناوی ڕۆمانوسی دیاری کورد کاک محەممەد موکریەوە بوو. دومیان بۆ من خۆشیش بوو، یەکەم ئەزمونم بوو لە بواری بەڕێوەبردننی دیبەیتە. بێگومان گرنگی ئەم جۆرە بەحس و لێکۆڵینەوە دیبەیتانە بەتایبەت لەسەر ڕۆمان یاخود ئەدەبی جێڕانەوە یاخود شعر لەم جۆرە فستیڤاڵانە لەوایە کە ئێمە بەبێ ئەوەی پێشتر هیچ ئامادەکاریەکمان کردوێت کتۆپەر بەرگفتوگۆ و بەرمناقەشە و بەردنیابینی یەکتری ئەکەوین. بەحسەکان هەندێکیان تا ئەندازێکی باش بابەتەکانیان وا پێشکەش کرد کە گفتوگۆی جدی دروست بکات و پرسیار دروست بکات و هەندێک بە دۆداچوون لەسەر ئەو بەحسانە بێ کە پێشکەش کران. دیارە هەر ئەم یەک لە ئامادەبووان بە دیدگا و بە دنیابینی خۆی بۆ چەمک و بابەتەکانی ناو لێکۆڵینەوەکان ئەڕات و لێی ئەڕوانێت و گفتوگۆی لەسەرەکات. بەگشتی ئێمە لەم سەردەما چیمانەوێ گفتوگۆیەکی جدی دروست بێت لەسەر کای ئەدەبیەکان لەسەر ژانر ئەدەبیەکان، چکۆ ئێمەتنان لە ڕێی گفتوگۆ بیر و ڕاگۆڕینەوە توانین بە دەرەنجامێکی باش بکەین. پرسیارەکە لێرە ئەمەیە، فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب خەونی زۆرینی ئەدیبانی کورد بووە و تاوەکو ئێستا ئەم فستیڤاڵە بەم شێوە گەورەیە و کۆکردنەوەی زۆرینی ئەدیبان و نووسەران بەڕێوە نەچووە. ئەمە دەستپێکی خەونی ئێوەیە و تا چەند خۆشحاڵن بەوە؟ لە ڕاستیا پێشتر فستیڤاڵی تریشە بووە هاوشێوە، نەکتومە هاوشێوە بۆ نمونە فستیڤاڵی گەداوێژەیەکە لە هۆڵانی کە چەندین ساڵە بەردەوامە فستیڤاڵێک بە ناوی ئەدەبی بڵێن ئەوەی قەتیعەیەک و دابڕانێک دروستەکە لە نێوان ئەم فستیڤاڵی بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری گشتی ڕۆشنبیری سلێمانی و بنکەی گەداوێژ ئەوەیە کە ئەمان یەکەم بە ناوی نێودەوڵەتیەوەیە فستیڤاڵەکە میوانی جۆرا و جۆر دەموچاوی جۆرا و جۆر کەسایەتی ئەدەبی هونەری جۆرا و جۆر ئەمڕۆ ئامادەبوون. بەشێکی تریشی ئەوەیە کە ئەمان پێشبڕکییان نێوان نووسەران نادروست نەکرد، بەڵکو زەمینەیەکیان ڕخسان بۆ ئەوەی ئامادەبووان گفتوگۆ بکەن. ئێمە لە ڕێی گفتوگۆوە ئەتوانی کەناڵ زۆرە بۆی ئێمە شعرەکانی خۆمان لێکۆڵینەوەی خۆمان چیرێکی خۆمان پێشکەشکەین بەبێ ئەوەی هیچ گفتوگۆیەک و هیچ حێوارێک دروستکە. بەڵام یەکێک لە تریبون و مینبەرەکانی ئەم فستیڤاڵە ئەوە بوو کە گفتوگۆی هێنایە بەردەم، بیدوڕای جیاوازی هێنایە بەردەم هێنایە بەرهەم. ئەمە زۆر جێ خۆشحاڵی بوو. بە هیوان بتوانن بۆ ساڵانی داهاتوو بەردەوامی هەبێت و سوود لە هەندێک هەڵە و کەم و کوڕی ئەگەر بێگومان هەر ئەبێت دەمشە قەرباڵەخیانە کەم و کوڕی ڕوایەت. من دڵنیام لە جوود و توانای ئەو ستافە بەڕێزەی کە سەرپەرشتی ئەم فستیڤاڵیان کرد هەرێکیان کەسانی جوان و کەسانی خاوەنە زبوونن
دڵنیان بۆ ساڵانی داهاتوو ئەتوانین کە مقڕەکان پڕکەنەوە و شوناسێکی جوانتر پێشکەش بە فستیڤالەکە بکەن. کاکدیت وەکو کەساتێکی زار لەنێو ئەدەبیاتی کوردیا و یەکێک لە قەڵەمە جوانەکان پێم خۆشە بزانم چی لە بیر و هەزری تویا بوو کە زۆر گرنگ بوو بۆ ئەوی کە لە فستیڤالەکەیە بوونی هەبێت بۆ ئەمساڵ بگومان وەکو لەگەڵ سە دکتۆر کاوەش ئاماژەم پێکرد دەستپێکی هەر کارێک بێکەم و کورتی نابێ و گرنگە بۆ ساڵانی ئایندا ئەم فستیڤالە جوانتر و باشتر بکرێت بەڵام چی لە بیر و هەزری کاکدی سایە لە بیر و هەزری هەریجێکمانە کۆمەڵێک خاڵی باش و خراپ لەسەر هەر کردە و کارێک دروستە بێت من ئەتوانم خاڵە لاواز و کەم و کوڕەکان بە هاوڕیانم لە بەڕێبەتی ڕۆژمیری بڵێم بەڕاستە خۆ بەخۆیان بدەم هاوڕێتیمان خۆشە ئێمە بە تایبەت کاک دکتۆر محسین و هاوڕیانی تر بەڵام خاڵی گەشت ئەوەیە کە ئەوان بیزانن لە ساڵانی داهاتوو گرنگی پێبن ئەوەیە ئەم ساڵ گرنگی بە چۆنیەتی بەحسەکان دیرا بە تایبەت خەڵکی گەنجیان هێنا بۆ نمونە گەنجێکی ویستم پرسیاری ئەوە بکەم چکۆ خەڵکێکی زۆر هەبوو کە نەقدیان لەوە هەیە کە لەنەوە فستیڤالەکەیە نووسەری گەنج بوونینە بەڵام بە پێچەوەنەوە ئەمڕۆ سێ لە نووسەرە گەنجەکان لەسەر ستەیجەکە و بەڕێزیشتان بە هەمان شێوە بگومان ئەمە زۆرجی خۆشحاڵیە چکە بیرمان نەچێت لە نێوانەوەی ڕابردوو ئەم نەوەیە ئەم نەوەی ئێستەیە نەوەیەکی تر دروست بوون بە ڕۆشنبیریکی جیاواز و بە دنیابینیەکی جیاواز و یانی چەکدارن بە کۆمەڵێک چەمکی معریفی تر کە ئەوانیش پێویستیان بەوەیە بێن خۆیان بەیانکەن بیر و باوەڕی خۆیان تێڕوانینی خۆیان سەبارەت بە ئەدەبیات و چەمکەکانی تر پێشکەشکەن بۆیە ئەم فستیڤالە خاڵێکی گەشە کە دەرگای کردەوە لەو گەنجانە ئێستاش کۆمەڵە گەنجی دیکە ماون خەونیان هەیە لەم جۆرە فستیڤالانە بەهەری خۆیان پیشانبن بە هیوام بە ساڵانی داهاتوو بە هەوڵی هەموو لایەک پێم ڕاگەیاندن ساڵانی داهاتوو ئەتوانن سوود لە ئەزمون و بیرروڕای کۆمەڵە خەڵک وەرگرن کە لە نێوەندی ئەدەبیا شارەزاین و خەڵکی دیارن بتوان لەڕێی ئەوانیشەوە دەموچاوە باشەکان دەموچاوە گەنجەکان میوانانی تر نەوعی تر یعنی لە شارەکان و وڵاتانی ترەوە بانگێشکن چکە بەم هەمەڕەنگی ئەتوانین ئێمە فێستیڤالێکی هەمەڕەنگ پێشکەشکەین بەم هەمەڕەنگی ئەتوانین ئێمە شوناسی نێودەوڵەتی بوون نێودەوڵەتی بوون ئەوە نییە لە چەند وڵاتێک خەڵک بانکەی نێودەوڵەتی بوون ئەوەی کە تۆ هەمە چەشنەیەک هەمەڕەنگیەک هەم لە ڕوخسارەکان هەم لە شێوازی گفتوگوەکان هەم لە پێشکەشکردنی بابەتەکانیشە پێشکەش بکەیت یەک لەو بابەتەی کە لە ماوەی ئەم ساڵە هەمووی قسە و باس و گفتوگۆی لەسەر کرا وەرگرتنی نازناوی بڵین شاری ئەدەبا لەلایەن یونسکۆ بۆ شاری سلێمانی ئەمە ژوای کردکان فستیڤالە بێگومان بەڕێوە بچێت ئەمە تا چەند گرنگە بۆ نووسەران ئەوەی لەوەی کە بە خۆشحاڵیەوە لەناو شارێکە بە شاری فستیڤالێککەن کە خۆی شاری ئەدەبە و لە یونسکۆ دانی پێدانراوە دەرون خان من زۆر تەشەنووزم لەگەڵ ئەم وشەیە شاری ڕۆشنبیری قسە زۆر لەگرێڵەن کاتی ئەوە نەبێ ئێستا بۆ من ئەم دروشمانە هیچ گرنگ نین ئەوە گرنگن لەم شاری کە ناوی سلێمانیە لەو شاری ناوی هەولێرە لەو شاری ناوی هەڵەبژە و کەلار ڕانیە چی پێشەش ئەکرێت ئیتر باگراوندی ناوەکان لە سلێمانی کە شاری ڕۆشنبیریە چی پێشکەشەکرێت زانی گیانە پێش ئەوەی ئەم شوناسەشی پێ بدرێت سلێمانی شاری ڕۆشنبیران بووە شاری پڕجوڵە و شاری ژیان دۆستی هەرەوەش هۆکار بێ کاگی دریسکە ئەو نازناوی پێبەخشراوە چکە لە دوێنەوە باس لەوە کرێت کە بۆ نام شارە هەمیشە پڕجوڵەی ئەدەبی و هونەری و بگومان بەشێکی ئەوەی ئانی تا خانمێکی شێوەکاری دانیمارچی هاتە سلێمانی و فترێک لێرەژیا کە ڕۆشتەوە کتێبێکی شاپڕی بیرەوەری خۆی یانی لەسەر شاری سلێمانی کۆمەڵێک قسەی زۆر جوان ئەکات لەسەر ئاستە ڕۆشنبیرەکە وەرە ئەمداوە باسی نوکتەکانی شاری سلێمان کە بەشێکە لە کولتور نوکتە بەشێکە لە کولتور ئەنی تا ئەڵێ سلێمانی لەسەر بەردی ڕق نوکتە دروستەکە ئەمە بەشێکە لە کولتور ئەمەش بەش شعرەکانمان نییە بەس ڕۆمانەکانمان نییە بەس تابلە و موسیقەکانمان نییە نوکتەکانیشمانیانی ئەبێتە ئەو شوناسە لەبەرەوە ئەم مۆزوعی بە ڕۆشنبیربوونی شاری سلێمانی ڕەنگە بە شێوە فەرمیەکەی بۆ ئێمە تازە بێت لەمێژە ئێمە زانین سلێمانی شاری جوانی و شاری پڕدەجوڵە و شاری تێکۆشانی ئەدەبی و ڕووناکبیری بۆ خاوەنی چەندین کەسایەتی جوانە لەم بوارەیە کاک ئیدریس زۆر خۆشحاڵ بووم لەم بەشێ پرۆگرام لەگەڵم بووی ئەگەرە چێکت ما بێت بۆ پرۆگرامەکە و بۆ فستیڤالەکەش دەتوانین بگەێنیت فەرموو وەڵام من سپاسان دەکەم دەرون خان ئێوەش ماندوون لەگەڵ ئەم فستیڤاڵا و کوڕاگەیاندن کورسات هەمیشە لە ڕاستیا لەو کەناڵە پێشنگانە بووە کە شتی جوان لە فستیڤاڵەکان هەڵێنجێنی و پێشەشی خەڵکیەکە شەوان لە ڕێی شاشەکەی ئەوە هەرگەشاوە بن و سپاس بۆ ئێوە